لە لێواری تەقینەوەی دۆخی سەربازی هەڵاوسانی شەڕێکی فرەلایەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لێدوانەکەی دۆناڵد ترامپ سەبارەت بە وەستانی کوشتنی خۆپیشاندەران و نەبوونی مەترسی لەسەر ژیانی دەستگیرکراوان لە ئێران وەرچەرخانێکی سەرەکیە لە سیناریۆی ڕووداوەکان و دەکرێت وەک کلیلی تێگەیشتن لە دۆخەکە سیر بکرێت و بە پێیشی کارەکانی وۆڵ ستریت جۆرناڵ ئەم وتەی ترامپ ئاماژەیەکی ڕوونە بۆ پاشەکشەی کاتی واشنتۆن لە بژاردەی لێدانی سەربازی ڕاستەوخۆ. کاتێک سەرۆکی ئەمریکا دان بەوە دادەنێت کە توندوتیژی وەستاوە بە شێوەیەکی کردداری ئەو پاساوە مرۆیە پوچەڵ دەکاتەوە کە دەیتوانی بۆ ڕەوایەتیدان بە هێرش بەکاری بێنێت. ئەمەش واتە بژاردەی سەربازی کە ترامپ پێشتر وەک هەڕەشە بەکاری دێنا، ئێستا خراوەتە ژێر پرسیارەوە و دەرگای بۆ بژاردەی دیکە کردووەتەوە. سەبارەت بەوەی ئایا ئەم لێدوانە تەنها تەکتیک و فێڵە یان ڕاستی بۆ چوونەکان دابەش بوون. سکۆت ڕیتەر ئەفسەری پێشووی ئەمریکا پێی وایە ئەمە دانپێدانانێکی ناچاریە بەوەی حکوومەتی ئێران توانیوێتی کۆنتترۆڵی شەقام بکات، بۆیە پاساوی شەڕ نەماوە. بەڵام لە دیوێکی دیکەوە ئەمە دەکرێت تەکتیکی کڕینەوەی کات بێت، بە تایبەت کە چەند جارێکی دیکە ترامپ ئەم پلانەی بەکارهێناوە بەرامبەر بە ئێران و ڤەنزوێلا. هەروەها دەکرێت گوێگرتن بێت لە ئامۆژگاریەکانی قەوارەی زایۆنی و سعودیە، چونکە ڕاوێژکارانی ترامپ لەوانەش جەیدی ڤانسی جێگری و مارک ڕۆبیۆ وەزیری دەرەوەی و بەرپرسانی ئیسرائیلیش هۆشداریان داوە کە هێرشی دەرەکی لەم کاتەدا ڕەنگە خەڵک لە دەوری ڕژێمی ئێران کۆبکاتەوە و ناڕەزاییەکان خامۆش بکات. بۆیە ترامپ دەیەوێت بەم قسەیە خۆی لە جەنگێکی بێئەنجام بە دوور بگرێت بێ ئەوەی بە دۆڕاو دەربکەوێت، بە تایبەت کە ئەمریکا نایەوێت بچێتە جەنگێکی درێژخایەن لەگەڵ ئێران. لەبارەی گفتوگۆوە هیچ ئاماژەیەک بۆ دانوستانی ڕاستەوخۆ لە ئارادا نییە، بەڵام لە پشت پەردەوە نامەگۆڕینەوەی ناڕاستەوخۆ لە ڕێگەی وڵاتانی ناوچەکەوە هەیە. پەیوەندیە تەلەفۆنیەکانی نێوان وەزیرانی دەرەوەی سعودیە، قەتەر، ئێران و تورکیا ئاماژەن بۆ جوڵەیەکی چڕی دیپلۆماسی بۆ ڕێگریکردن لە تەقینەوەی دۆخەکە، بە تایبەت کا وڵاتانی کەندا و نیگەرانن لەوەی هەر پریشکێکی ئاگر سەرچاوە نەوتیەکانی ئەوان بگرێتەوە، بۆیە وەک نێوەندگیر هەوڵی هێورکردنەوە دەدەن. لە کۆتاییدا بارودۆخەکە بەرەو ئاراستەیەکی نادیار دەڕوات، بەڵام ئەگەری شەڕی فراوان کەمتر دەردەکەوێت بەهۆی مەترسیە گەورەکانەوە. بەو پێی ڕاوێژکارانی ترامپ نەیانتوانیوە گەرنتی ڕوخانی خێرای ڕژێم بدەن بە هێرشی کوردخایەن. هەروەک شارەزایان هۆشداری دەدەن کە وەڵامی ئێران تەنها سیاسی نابێت، بەڵکو سەربازی و وێرانکەر دەبێت بۆ ئیسرائیل و کێڵگەنەوتیەکانی کەنداو. بۆیە سیناریۆی هەرە بەهێز بریتیە لە ئەنجامدانی هێرشی ئەلکترۆنی سایبەری و زیادکردنی فشارەکان بەبێ هەڵگیرساندنی جەنگێکی مەیدانی، مەگەر ئەوەی لە خۆباییبوونی ترامپ و ئیدارەکەی بڕیارێکی چاوەڕوان نەکرا و دژ بە لۆژیک بدات.